منم ڕۆکەم شەوک و گەنجێک هاتووم بەشدار بووم لەم چالاکیە ڕاستیەکەی دژیە و داگیرکاریکە کراوە لەسەر گەلی باشوور و خاکی باشووری کوردستان بە هاوکاری دەستی ناوخۆی بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە ینی بۆ ئێمە هاتوین پشتگیری خۆمان دەبڕین بۆ هەواڵانمان ڕاستیەکەی دژیە و داگیرکارین کە سەر خراو لەسەر گەلی باشووری کوردستان لەلایەن تورکیاوە هیوامان وایە ئەو بەشە کوورێ و باڵا کوردەی کە پشتگیری ئەم داگیرکاریە کا بکشێتەوە واز بێنێ لەو کاری کە تا ئێستا بەردەوام بووە لەسەری بۆی کورد پێویستە کوردیە گرتوو بێ هەمومان یەک بگرین بۆی بتوانین بگەین بە ئاسێکی زۆر باش بۆی بتوانین بنکەیەک بۆ خۆمان دروستکەین لەم بەشداریکردنەمانە دژ بە داگیرکاری تورکیا هاتوێتە سەر شەقام بۆی دڵمان بگەینینە گشت جیهان ئاماژوانەوەیە کە لێرەوە پەیامی خۆمان بگەێنین بە ئەو هێڵی خیانەتەی کە دەیەوێت دەست لەگەڵ تورکە دەست لەگەڵ جەندرمەکانە تێکەڵ کات و ببێتە هۆی ئەوەی کەوا پەلاماری هێزەکانی گەریلا بدەن بەڵام باشەوە بزانن هێڵی ئەو خیانەتە تێک دەشکێت و خەونەکانیان ناڵن بێتە دی بەهۆی هێزی گەریلاوە بەهۆی هێزی گەلەوە ئێمە هەموو کاتێ لێرەوە ئیدانەی ئەو هێرش و پەلاماردانانەکەین و بە دوژمن ئەڵێن لە قەندیل نزیک مەبنەوە هەموو چوارپارچەی کوردستان لەگەڵ قەندیلە ئێمە هەر وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە وەکو ژنێکی ئەم کوردستانە هاتوون بەشدارە بم دژی ئەو داگیرکاریە کە تورکیا هێرشی کردۆتە سەر خاک و نیشتیمانەکەم هەڵوەستی هەروەکو هەڵوەستێکی هەر کوردێکی دڵسۆزی ئەم نیشتیمانەی منیش وەکو ئەو هاوڵاتیانە بەشدار بوومە لێرە پەیامی ئێمە وەداگیرکان ئەوەیە ئەگەر گەریلا لە چیاکان خەبات و تێکۆشانەکە ئێمە لە شەقامەکانە خەبات و تێکۆشانەکەین ئەبێ بزانن تورکی داگیرکار بێ بزانێ ئەگەر ئەمە بە هەنگاوێکی سەرەتایی ئەدائەنا بۆ داگیرکردنی باشووری کوردستان ئەوە زۆر خەیاڵ خاوە ئەگەر وا تێکەوتووە ئەوانەی کەوا دۆست و دڵسۆزین کە پژگیری ئەوەکەن ئەبێ بزانە گەلی کورد لەگەڵ ئەوانان نییە ئەوان تەنها خۆیانن وەکو کوردانی باشوور هیچ جیاوازی ناکەن لە چوارپارچەی کوردستانە بۆ داگیرکەرێکی وەکو تورکیای فاشیستەکە جەماعەتی بەرزانەکان پێشڕەویانەکە بۆ خوێنی میلەتی کورد ئێمە کوردستانی باشوور هەر چوارپارچەی فەرقی نییە لە ئێمە وەکو کوردانی باشوور من خۆم وەکو گەریلاک هەتا لە پێناوی کوردستانە هەر چوارپارچەی خوێنم دانم پەیامم بۆ دوژمنان و بۆ خاینان و نۆکەرانی کورد ئەوەیە خەیاڵیان خاوە هەتا کوتاکی کورد مابێ کورد لە ناو ناچە کوردش مافی خۆی بەدەستێنە وەکو وڵاتانی دنیا بە ئامانجی ئەوەی کە هەموو گەل بێنە ڕیزی خەبات و دژی ئەو داگیرکاری تورکە ڕابوەستنەوە و داواش دەکەین کە ئەو داگیرکاریانە ڕابوەستنی هەموو خەڵک بەیەکەوە دەنگی خۆیان بگەێنن بە هەموو جیهان بۆ ئەوەی کە ئەو داگیرکاریانە کۆتایی پێبێ و ڕابوەستێ ئامانجی ئێمە هەموو وازیحە بۆ ئەم لەشکرکێشەی تورکیایە شەرمەزار دەکەین من تەنها ئەمەوێ یەک شت بڵێم زۆر بە وازحی کە ئەوترێت شەرەف مەسەلەن شەرەف ژن نییە بەڕای من شەرەف ئێمە نین شەرەف خاک و نیشتمانە ئەگەر ئێمە دیفاع لە شەرەف و ناموسی خۆمان بکەین ئەبێ دیفاع لە شەرەف و ناموسی کوردستان بکەین ئەمەی کە دەستدرێژیەک نییە بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان دەستدرێژیە بۆ سەر هەموو گەلی کورد تەنها قسەی من ئەوەیە ئەوەی کە ئەڵێ من دیفاع لە شەرەفم ئەکەم شەرەف ژن نییە شەرەف خاک و وەتەنە هیچی ترم نییە بۆتان و سەرکەوتو بوون بژی سەرکەوتن هەر بژی سەرشۆڕی بۆیان بۆ داگیرکەران هەر داگیرکەرێک لە دنیا هەر تاکو بەسەر بۆی ناچێتە سەر تەنها قسەی من ئەوەیە کە ئەڵێم ئێمە ئەبێ یەکگرتوو بین ئێمەی کورد هەتەنها قسەی من ئەوەیە ئەیڵێمەوە جارێکی تر شەرەف کوردستانە